بەرنامەی ڕازی تەمەنی ئەمجارەمان دوو کەسایەتی هێمن و دیاری هەڵەبجەتان پێدەناسێنێ. لە خزمەت دوو مامۆستای پەروەرشکاردا ڕازی تەمەنیان لە سەرزاری خۆیانەوە دەگوازینەوە. ئەم دوو کەسایەتیە کە زیاتر لە نیو سەدەیە هاوڕێی گیانی بەگیانی یەکن و کێشە و گرفتەکانی ژیان لە یەکیانی دانەبڕیوە و نمونەی هاوڕێی بەوەفان بۆ یەکتری. پێکەوە بەشداری کایە کۆمەڵایەتیەکانی هەڵەبجە دەکەن و پیاسە و سەردان و بازارکردنیان پێکەوەیە. ئەوان بە هێمنی لە ماڵ دەرەچن و لە نێو ڕێگا بە یەک دەگەن و لە سەرخۆ و بەدەمڕاز و چیرۆکی ڕابردوو بارودۆخی ئێستاوە هەنگاو دەبڕن و بەرەو بازاڕی هەڵەبجە دەڕۆن و پاشان گەڕان و بازارکردن بالاگەکانی دەستیانەوە و بە ئەسپایی و لە سەرخۆ ڕێگای ماڵەوە دەگرنە بەر. ئەم دوو کەسایەتیە هەریەک لە مامۆستا مەلا عەلی عەبدولقادر کۆکۆیی و مامۆستا مەلا عوسمان سۆفی شەریف کۆکۆییە. تایبەت بە مامۆستا عەلی کەم کەسەیە کە باسی ڕێخستنەکانی برایانی موسڵمان دەکرێت لە دەڤەری هەڵەبجە و دروستبوونی یەکەم شانەی ئیخوان لە شارەکە کە باس لە چەند کەسایەتیەک دەکرێت ناوی کەسێک بەرگوێمان دەکەوێت، بەڵام لە نزیکەوە نەمان دەزانی مامۆستا مەلا عەلی کۆکۆیی چییە؟ عەلی مەلا عەبدولقادر کۆکۆیی ڕەحمان یا ڕەحمەت لە برازای حاجی مەلا مەحموو زانای بەناوبانگی بنەماڵەکەمان کە مامۆستا عەبدولکەریم کتێبەکەی لە کتێبی عولەماؤنا فی کوردستان باسی مامەمی کردو بە سێ پەڕە باسی فەزڵ و علمی مامەمی کردو مامە حاجی مەلا مەحموو کە ئەمە پێڵێن حوجرەی ئەو بووە لەدایکبوون 1940 یان 1934 هەر لە گوندی هەر لێرا لەم چاوگا ئارەوەڵا لەم حوجرا ئەلەکسەر چلەکە ڕاستە مەوالیدی چلم ئەزانی لە چلا لەدایک بووم کە تەسبیل عومرەکەیشم لە حکوومەتە هەر لەسەر چلە. مامۆستا مەلا عوسمان سۆفی شەریف هەر خۆی شەریف هێمن و لە سەرخۆ و خۆشەویست و ئیماندار لە ساڵی 1930 لەدایک بووە. ئەم دوو مامۆستایە تەنانەت لە ئاوارەیشدا لە یەکتریدا نابڕێن و گەڕاون تا یەکتریان دۆزیوەتەوە و پێکەوە درێژەیان بە ژیانی هاوڕێیەتیان داوە. لە شەستەکانی سەدەی ڕابردوو مامۆستای سەرەتایی بوون لە قوتابخانەکانی حەمدون و سالم لە هەڵەبجە. من ناوم عوسمان سۆفی شەریف مەولود، خەڵقی دێی باوکۆچەکم لە دەی باوکۆچەک لەدایک بووم لە ساڵی 1930 تەمەن 1930 لە باوکۆچەک لەدایک بووم. ئەنجا باوکم لە تەمەنی 6 ساڵیانە خوێنەوار نەبوو لە دێکەمان نابردنی بۆ هەڵەبجە بردنی بۆ مزگەوتی تەکیەی سەید نەسروڵڵا کە ئێستا لە هەڵەبجایە. مامۆستا حاجی مەلا مستەفای کۆکۆیی لەوێ دەرسێوتەوە بە قوتابیان، باوکیش منی بردبووە و دەستم کرد بە خوێندن. لەوێ لە ئەوەڵی خوێندن و دەستم پێکرد بۆ ماوەی 2 ساڵ لەوێ بووم. دوای بە 2 ساڵەکە قورئانم ختم کرد و لە خۆشی قورئان ختم کردنا باوکیشم دیسێکی بۆ نادوم سەران بڕی. دوای ئەوە لەوێ لێبوومەوە بۆ قەزەی خوێندنی خۆم. لەوێ 2 ساڵەکەمان تەواو کرد، گواستمەوە چوون بۆ مزگەوتی جامیعە. باوکم بردی بۆ مزگەوتی جامیعە بەلای مزگەوتی مامۆستا شێخ ڕەسوڵ. لەوێ مامەوە بۆ ماوەی 3-4 ساڵ هەتا چەند کتێبێکم خوێند. دوای ئەوە 3-4 ساڵە هێن بوو هەڵسان ڕۆیشتم بۆ سلێمانی بۆ فەقێتی و خوێندن. لەوێ ڕۆیشتمە مزگەوتی قازی شێخ محەممەدی خاڵ. چوومە ئەوێ مامۆستایەکی لێ و مامۆستا مستەفا هینی پێ بوو، گاپێڵۆنیان پێوت. ئەو مامۆستایە دەرسی پێوتین دەرسی جامی و هەروە بازێ نەحو و سەرفی پێوتین. دوای ئەوە لەوێ هاتمەوە بۆ سلێمانی، بۆ ئێستاد بۆ ساری سلێمانی، هەر لە سلێمانیا بووم. لەوێ هاتمەوە کەوتمە ڕێ بۆ هەڵەبجە، هاتمەوە بۆ هەڵەبجە لێ چوومەتە خزمەتی مامۆستا مەلا ساڵحی گەورە لە کانێشقان. لە مزگەوتی مامۆستا مەلا ساڵح لەوێ شابووم، لەوێ 4-5 ساڵ لەوێ بووین. لە خزمەت مامۆستا مەلا ساڵحی گەورە دووبارە من دەستم کردەوە بە خوێندن. لەوێ بووم وازم لێ نەهێنا هەتاوەکو ئیجازەم لای مامۆستا مەلا ساڵحی گەورە وەرگرت. دوایی چوومەوە بۆ باوکۆچەکی دێکەی خۆمان مسقەتی ڕەسم، چوومە بۆ دێکە دانیشتم مەلایەتیم بۆ کردن و پێشنێشیم بۆ کردن بە خۆڕایی.
باوەسا ئەگەر باسێکی تەمەنی مناڵی خۆت بکەی بڵێن ژیانی ئەو کاتتان لە چنار بوونەوە یا لە باوە کۆچەک بوون ئێمە لە ئەم چاوگە بووین لەم باخە لەم بە ماڵمان لەم باخا بوو بەڵێ ئیتر ماڵی باوکم لەو باخا بوو ئەو شوێنەکە تیا دانیشتن پێڵەن حوجرە بۆ وەختی خۆی حاجی ملاحمی مامم تدریسی تیا کردووە فەقەی زۆر و زەبەنەی بوو و لوا تدریسی کردووە مامە حاجی ملاحم اینجا بێنەوە سەر خۆم مناڵی خۆم وەکو عەرزم کردن دایکم بەو حادیسەیە ڕۆی باخێکمان هەیە پێڵەن باخی دەوەرەم حەمەی وەلی پێڵێن کانیەکی گەرم و گوڕی جوانی لێیە خەڵک ئەچوو لەوێ جل و بەرگ و دەنگ و باسی ئەشوەری و ئەگەڕایەوە بۆ چنار زۆر بینی نییە زانیت دایکیشم عینی شێدیەمەی برد بۆ ئەو دەوەرەیە بۆ ئەو باخی حەمەی وەلیە جلوبەرگی بۆ شۆردین و هی خۆی شۆرد و چی پێویست و شۆردی و گەڕینەوە بۆ چنار لە چنارە عادەتی ئەو سەردەمە ئاگردان بوو سۆبە و دەنگ و باز نەبوو ئەم ئالادین و مەلادین و هەڵاهڵایە نەبوو هەر لە ناوەڕاستی ژوورەکە ئاگردانێکیانە کرد و کڵاڕۆشند و لە سەرۆ دروست ئەکریا دووکەڵەکەی ئەچووە دەر لەبەر ئەو ئاگردانە دانیشتن و خۆیان گەرمە کردو دایکیشم کە تەڕ و بڕە و لە بجێشۆرین هاتووە تۆ ئەلا ئەساس پشت دەکاتە ئاگرەکە بۆی وشک بێتەوە بەڵێ لە دوکتەشەوە دایکم هەڵسا یەک پەرتە ئاگرە خۆ من مناڵم کەڵکیەوەم پێوە نییە پەلامار من 5 ساڵ بووم بەڵێ خوشکەکەم ئاخر محاولەی لەگەڵا کرد ئەوش دەستی هەموو سوتا بەسە زمانە تێکوڵی لێ بووە دەستی هەموو سوتا دەرەخەتی ئاگرەکە نەهات ئاگرەکە ئەوەنە قارون بوو بە دایکم نەی خیاندە چێشتینگە ئەمری خۆی کرد هەر چێشتینگای ئەو ڕۆژە ئەمری خۆی کرد من مناڵێ بووم پڕی باخەڵم کرد لەبەر دوای ئەوانە کەوتم کە ئیبەن بە سەر خەبران وتم ناڵم ئیبەن بە سەر خەبران ئەوە ناتەوە مناڵ بووم من هاتی و کەوتم ئەو خوشکەم سەرپەرشتی کردم هەتا 18 ساڵ تاک تەمەم گەیشتە 10 ساڵی ئەو سەرپەرشتیە کردم و خزمەتی ئەکردم و جلی بۆ ئەشۆردم و جێگەی دایکمی بۆ ئەگرتمەوە ئەخیرەن خوشک دیارابێ ئەو شوو بکە ئەی من چیم بەسەر هات من هاتم بۆ ماڵی کاکەم هەبوو حاجی مەلا عەبدوڵڵا پیاوێکی گەورە بوو لەم باوەکۆچەکە دانیشت لە دیەکەی ماڵی مەلا عوسمانە دانیشت هاتم بووم بە ڕێڕەکەی ئەوان بردمیان بۆ ئەوەی کە ئیشوکاری ماڵم پێ بکەنەوە ڕێڕکەیە بووم خان وەزا خانجوێر بوو مناڵیان نەبوو من بووم بە ئیشکەری ماڵیان حیواندار بوون فەلاح بوون هەموو شتێکیان بوو بەڵام ئەم کاکەمە کە من لە ماڵیانم وەختی خۆی باوکم لە کاتی گیان تەسلیم کردن و گیانەڵاوە هەڵساوەتە سەرقم یعنی زۆر وەکو معزەیەک هەڵساوەتە سەرقم و پەلاماری کاکەمی داوە دەستی پێچاوە بە چاکی کەوای کاکەمە وتوێتی عەلی بات خوێنێ عەلی بخەرە خوێندن دەخیلێ بمۆسێتی بۆ ئەەکەم ئەم وەسێتەم لە بیرمەکە بۆی خوێندن تاواکە بۆی من خوێندن تاواکەم کاکەم کە ئەم وەسەتەی بۆ کراوە نەیتوانێت تەحەمولی وەسەتەکە بکە من بێڵێتەوە لە ماڵی خۆیانە بۆ خێر و بەیری خۆی مەلا حەمەمینی بامۆکی هەیە خەزوری کاکمە یعنی خوشی مەلا حەمین خێزانی کاکم بوو ئەم مەلا حەمینە لە سلێمانی ئیجازەی وەرگرت بوو بە مەلا لە ئابڵاخە مەلا حەمین باوکی بورهان کە تەفسیری قورئانی کردووە بە کوردی باوکی مامۆستا بورهان باوکی مامۆستا بورهان ئەمە منیان بە کاکەم منی ناوتی مەلا حەمین بی بە من ناتوانم ئەو وەستێتی باوکمە لەبیر بکەم بی بە پێی بخوێنە مەلا حەمین منی برد ژنی نەهێنا بوو ساڵێ من و ئەو بەیەکەوە بووین من خزمەتی ئەومە کرد و ئەویش قورئان و کتێبە وردەکانی بە من ئەوتۆ هەتا ساڵەکە تێپەڕی ئەو ژنی هێنا منی ناردە حوجرە سەرەتای حوجرەم لە ئابڵاغ دەستی پێ کرد بەڵێ ئەنجا ئەم فەقێتیم کە بووم بە فەقێعیتر لە حوجرە 15 ساڵی خایان بەڵام ئەم 15 ساڵە 10 ساڵی ڕەبەقی لە خزمەتی مامۆستا عوسمانی
گەورە عەبدولعەزیز لە خزمەتی ئەوانە لەگەڵ مەلا لەتیف و مەلا محەمەدی بامەکیە 10 ساڵ لە پریسا ماینۆ خوێندنی تیا بوو ئێمەش ماینۆ لە خزمەتەوە لە ئەخیرا داوایان لێکردین ئیجازە وەرگرین ئاخرمادەمان تاوا کردبوو ئیجازەمان وەرنەگرت قرارماندا وەری نەگرین بزانین خواچیمان لێکە با بمێنینەوە لە فەقێتیە ئەخیرا دەورەیەکمان بۆ کرایەوە دەورە الدینیە الخاصە بالرجال دین ئەم دەورە کە کرایەوە مەجموعەی فەقێی هەڵەبجە و سلێمانی و کەرکووک بەشداری کرد لە دەورەکە نزیکەی 1700 فەقێ بەشداری کرد لە دەورەکە لە ئیمتیحانێکی وەزاری لە موسەوای 2 کولەی ئادابە 700 کەسی دەرچوو ئەوی تری کەوت ئەوەی کە دەرچوو دەوران بۆ کردینەوە بۆ سێمانکە دەوران پێک بینین و دوایی تەعینیان کردین بە مامۆسای ئیبتیدایی بە بیسی ئەسڵی خەریجی دارالمعالمین بە 18 ئەسڵی تەعینە بوو ئێمە بە بیسی ئەسڵی عەلا ئەساس شەهادەکەمان تۆزێ وەڵێ ئیتر بووین بە با بڵێن معەلم لە مەکتەبەکانە لە سلێمانی لە خەرپانی لە هەڵەبجە لە ئەمانە هەموو دەستم و تۆتۆ چەند ساڵێک لە سلێمانی بووم چەند ساڵێک لە هەڵەبجە دەستم و تۆتۆ ساڵێک 2 ساڵ لە خەرپانی دەستم و تۆتۆ تاوەکو مەرحەلەی تەقاعودی ئەم 10 ساڵە فەقێ ئیمتیحانی بۆ تەرتیب کران نزیکەی 12 سنف بەڵام فەقێکا بوو بڕۆیش بە لە سلێمانی ئیمتیحا تەصفیفیان کردایە یعنی سەفیان بەدا بنایە لژنەیەک لە سلێمانی لە قازی و لە مامۆستا مەلا نووری بابەعەلی و لە مامۆستا مەلا حەمەسەعی خومخانە پێک هاتبوو ئیمتیحانی فەقیانە کرد و بەپێی مستەواکەی سنفیان بۆ دانا منیش ڕۆیشن بەدەمی ئەم دەم و باسەوە کە چووم لە مزگەوتی قازی لامدا چونکە پیاوێکی لێبوو هەر ئەو مەناسی مەلا عەلی بۆینی لە خزمە مەلا عەلی بۆینیا مامۆ بەیانی قازی هات بۆ مزگەوت کە هات منی بینی بانی کردم وتی وەرە فەقێ هات سام ناکبوو قازی وتم وەڵا هاتووم تەصفی بکەن سنفم بۆ دانێ وتی باشە چێ خوێنی لە وەختا جامیمە خوێنتم جامیە خوێنم وتی سوالێکی لێ یەکەم زانم چۆنم جوابەی تۆ سوالی لەکردم سوالەکەم زانی ڕێک و پێک بە پێی دڵی ئەو زۆر معجەب بوو بە زانینەکە سوالەکەی ئەوە بوو وتی باشە تەقسیماتی وەلای معرەب و مەبنی بۆچی فعلی مازی تیانە وتم آخر ئیسمە تەقسیمیەکە بۆ معرەب و مەبنی شعر بەجیا خۆی مەبنیە مەبنی ئەسڵە جواب ماوە زۆر پێخۆش و جوابەکە وتی فەقە خەڵکی کوێیت وتم خەڵکی کۆکۆی کۆکۆی وتی ناوی حاجی مەلا مەحموود بیستۆ وتم مامە حاجی مەلا مەحموود مامی بەڕاستە وەخسە وتم بەڵێ وتی لێ وەڵا من قەرزاری حاجی مەلا مەحموود من تۆ ئەنێرم بۆ ئەزهەر فەقەیەکی تریشم دەواڵە کردووە بە جوتە ئەتانێرم بۆ ئەزهەر بۆ میسر بۆ میسر خۆم مەسرەفتانام هەتا ئەزهەر وەتانە کە وەری گرتنی تر ئەزهەر خۆی بەخێوتانەکە بەڵێ ئەمەی وت و منیش لە وەختا مناڵ بووم عەقڵم نەبوو ئەمە دەستکەوتێکی گەورەیە بۆ من بنێ هەر قیمەتی تەواو نابێ ئەخیرەن هاتمۆ ئێمالم کرد لە مناڵی خۆما ئێمالی مۆزوعەکەم کرد نەچوو مەبادەمی ئیشەکەوە لە دوایە ئەوەنە پەشیمان بووم ئەم باخەم خستم فرۆشتنەوە کۆخاکەریم 30 دیناریامێ کە پێی بچم بۆ ئەزهەر کاکەم نەیەوە ئەوەنەم عاشقی ئەزهەر بوو لە دواییە کە بە مناڵی عەقڵم پێ نەشتیا مامۆستا لەسەرەوەی کە ئەڵێ نەچوون بۆ جامیعەی ئەزهەر بە گەنجی یەکێ لە قوتابیەکانی خۆت ئەڵێ شیعرێک هەبووە لە تەمەنی مامۆسایەتیدا لەیسە شەباب و یەعود و یەومەن لەسەرەوەی کە نەڕۆشتی ئەو شیعرە گونجاوەتە بەس مامۆستا ئەو شیعرە زیاتر ئێستا چ پەیامێکی تایە بۆ گەنج کاتە دەرفەتی زۆری پەیامتایە لەیتەوە هەل ينفع شيئا لەیت لەیتە الوصال بووع فاشتريت وشە بۆ یەکێکە کە خۆشی بیوە بۆ یانووسیت ئەڵێ لەیتە خۆزگە ئاخر خۆزگەی لەیتە ناتەدی خۆزگەی لەعەلەیەتە دی مثلەن بڵێن لەعەلە فڵان شدوا بووایە بۆی هەیە بێتە دی بەڵام لەیتە فڵان شدوا بووایە بە لەیتە ناتەدی بۆ شتێکەکە ناتەدی ئەڵێ لەیتە وهەل ينفع شيئا لەیت لەیتە یعنی خۆزگە
بەڵام ئایا خۆزگەی لێتە هیچ سوودی ئەگەیەنێ نایگەێنێ لەیتە الوصالە بۆ ئەفەشتەرەیت و خۆزگا پێگەیشتنەکەی من بۆ تۆی دۆست و خۆشەویست دروست بووایە بمبینی تاە ئەوە بۆ خۆشەویستەتیانوسی. ئەوان زۆربەی کاتەکان و بەردەوام هاوڕێیەتیان نمونەی وەفاداری و دڵسۆزی و متمانە بوونە لە شاری هەڵەبجەدا و وەک نمونەیەکی بەرچاو باس دەکرێ. 50 ساڵ زیانێ 50 ساڵ لە ڕەفیق ئەزانی بۆچی 50 ساڵ چونکی من و ئەم پیاوە کە بووین لە دەورە لە خوێن نبووین لە 55 و 56 ئەمانە کە ڕەفیق بووین و لە مزگەوت تا بووین و فەقێ بووین و ئەمانە هەر لەو وەختەوە تا ئێستا پلانە چەندەکە ئێستا 2000 چەندە 2020 ئەوسا ڕازین لە ڕەفیقایەتی یەکتر زۆر لە هەڵەبجا باستانەکرێت و هاوڕێن چەند ساڵ بەیەکۆن چۆنەوە ئەو نیێنێ چییە کە 50 ساڵە بۆ ئەتوانێتان ئەو هاوڕێتی پارێت ڕاستیمان لەوێ هەبووە لەگەڵ ئەم پیاوان درۆمان کردووە لەگەڵ یەکە نە خیانەتمان کردووە لە بین یەکە نەشتی یەکمان داگیر کردووە نە باسی یەکمان کردووە ئیلا ڕەفاقەت و سەداقەت ئەخلاقێکی جوان و ڕێکوپێکی هەیە منیش ئەخلاقی جوان و ڕەفاقەتی یەکترمان کردووە تا ئێستا هێناومان ئەمانە تێک نەداوە هەیە لە پێناوی شتێکە یا مادەیەکە وانە مادەی ئەیبەستێ بە یەکۆ یا نەوعێکی ترە ئیش و کارێکی ترە فەقەت ئێمە هیچمان نییە. لێرانە لەم مزگەوتە چاڵێکی چوونە ژووری مزگەوت شوێن دەستمێژگرتن بۆ دەستمێژگرتن ئەمانە لێرات دیواری وەکوی سە نەبوو کاشوش دێ بە برد کرابوو ژێرەکەشی گڵ بوو ئاو خواردبووی منیش ئەم شۆ دوام پیاکرد وەخت زانیم هەڵقەیەک کەوتە دەستم هەڵقەیەکم دەستکەوت لێیا هەرچەندم کرد بۆم نەخێنرایەوە دوایە بردمەوە بە سماتە و ئەمانە سافم کرد و سافم کرد و ئەمانە پان بوو گەورە بوو ئەو شعرەی لێنووسرا بوو چغەم دارم وەگەر نێکم وەگەر بەد بحەمد الله کی نامم شد محەممەد ئەشە بلا ئەو شعرە لەو ئاخە نووسرا بوو لە پشتی ئەوەڵخە بە فارسی نووسرا بوو چغەم دارم وەگەر نێکم وەگەر بەد بحەمد الله کی نامم شد محەممەد ئەو بۆ محەممەد ناوێت بوو حتمەن بۆخی ئەو لێون بۆ ئەوە کەوتووە ژێر ئەو هینی وزوو ماوەسا بۆ پێی کە شاری هەڵەبجە بڵێن کۆمەڵێ زانای ئاینی تیا بووە بەردەوام لانکەی پێگەیاندنی مامۆستایانی ئاینی بووە لە سەدەکانی لە سەدەی ڕابردوو ئەنی لە ساڵی پەنجاکان بۆ 6 بەرەوسەر زۆر جار ئەو کەسانی کە باسی مێژووی خوانەکەن لە شاری هەڵەبجە ئەو سەرکردە ئیسلامیانە یا ئەو مامۆستا ئاینیانەی ڕابردوو ئێستش لە ژیانان ناوی مامۆستا مەلا عەلی کۆکۆیە هێنن ڕۆڵ و پێگەی جەناب و کە بەداخەوە زۆریش دەرنەکەوتووی ئەو مێژووی خۆ باس بکەی لەو سەردەما کە سەرەتای خوان هاتە شاری هەڵەبجە ئێوە لە چه ئاستێکا بەشداریتان کرد؟ ئێمە وەکو بۆم جێڕایەتەوتم مەلایەکی میسری هاتە پریس لە پریسا مایەوە هەفتەیەک بۆ داوەتی ئیخوان لەگەڵ ماسە مەلا عوسمانە ماسە مەلا عوسمان بوو بە سەرچاوەی با بڵێن
مەستەری ئەساسی ئیخوان موسلیمین ماوەسە مەلا عوسمان ماسۆن عوسمانی پلیس بەڵێ ئەوەی کە ئەمری خۆی کرد ئەنجا ماسۆن عوسمانیش بە دەوری خۆی تەسقیفی ئێمەیە کرد فەقێکان و ئێمەیش فەقێکان تەسقیفی با بڵێن هاوڕێیانمان و فەقەی تر و ئەملا و ئەولا و هەر کەسێک کە با ئینسانێکی ماقولمان بزانی باە باسمان بۆ کرد و داواتمان ئەکرد بۆ ئیخوان موسلیمین شێخ حەسەن بەنا ئیمتحانێک گەیە بەڵێ ئەوەی مؤسسی ئیخوان موسلیمینە لە ئیمتحانەکە مامۆستاکەی زۆر معجەبێ بێ بە جواب و دەنگ و باسی جوابەکەی ئەم شعرەی بۆ نووسێ حەسەن ئەجابە وفي الجواب أجاد يعني أجاد يعني ساقط جوابك يا وتو فالله يمنحه رضا ورشادا أم شعري بونسي أنجا يكي تري تملي لقلا به جوابك زور خرافة به شعري بونسي همان شعري لكتبك هر شخصا بنان وسراوة الله يا بو أمان كجوابك خرافة الله يا غارة الله جدي سير مسرعة لأخذ هذا الفتى يا غارة الله تالاني خواورة بيبا مزلامة برا تمام بكل شي خويندنا بكر شي خويندنا بلا بلا أنجا شاه حسن بنا مؤسسي إخوان المسلمين بو لمصر توانيوتي قوتێکی بەهێزی ئیخوان موسلیمین دروست بکە و بڵاوەی پێ بکە بە هەموو دۆلە عەرەبیەکانە و لە قوپۆی بۆ دروست بکە لە هەموو دۆلە عەرەبیەکانە هەر ئەو لە قوپۆیە وەکو وتم یەکێک لە مەلا میسریەکان هات و گەیشتە پریس ئەوەی کە سەرچاوە بێ و کەڵکی پێوە بێ ئەو پەیوەندی پێوە بکە و ئیخوان موسلیمی پێ بڵاو بکاتەوە ماسەلا عوسمان و ماسەلا عوسمان شەخسیەتێکی با بڵێن متەمەیز بوو لەو وڵاتەکەمانە عنی کەم مەلای وا و ڕەوان و تێر و تەسەل و متەدەین و ئەخلاق و ڕەوش جوان هەبووە ماسە مەلا عوسمان پێی خۆش بوو ئەو هاتنی با بڵێن ئیخوان موسلیمینە بەو شێوەیە ئیتر کەوتینە تەسقیفات ئێمەی فقەکانی تەسقیفە کرد و ئێمەش فقەکانی تری هەڵەبجەمان تەسقیفە کرد و یەکێکە عەقڵمان پێ بشکەیە کەمە ئینسانێکی بەڕێزە و تێگەیشتنی هەیە و ئەمانە تەسقیفمانە کرد بۆ ئیخوان موسلیمین و نەشاتێکی ئیخوان موسلیمین لە هەڵەبجە لە خلالی مزگەوتەکان و بە تایبەتی حوجرەکانی مزگەوتە دروست بوو مامۆستا ئامانجی ئیخوان ئێوە کە ئیشتان لەسەرە کرد چی بوو؟ مثلا چیتان بە خەڵکی قورئان تطبیقی قورئان یعنی حکم بە قورئان بێت حکم لە وڵاتە حاکم قورئان بێت کەسی تر دەوری نەبێ دەستوری با بڵێن یاسایی دروست کراوی دەستی خەڵک لا برێ و قورئانە شوێنەکەدانرێ حکم بە قورئان بکرێ لە بواری وانەوتنەوە جەناب و هەر مامۆسای مەکتەب بوو یا وەکو مامۆسای ئاینیش بڵێن لە مزگەوتەکانیشە مەلایەتی و کردووە بۆ مەلایەتیم نەکردووە مەلایەتیم نەکرد من وەختی خۆی ئەو مزگەوتی جمهوریە دروست کرا حاجی فەرەجی زەڕە کۆکۆیی لای خۆمان دروستی کرد ئەنجا حاجی فەرەج بە مامۆستا عوسمانی وتبوو مەلایەکی معقولم بۆ دابین کە بۆ مزگەوتی جمهوری ئەوشتی مەلایەکی ممتازی خۆتان هەیە خەریکی کاتی ئیجازەیەتی کێ فڵانە کەس مەلا عەلی وتوی بۆ مەلا عەلی مەلا و قاری خەڵکی خۆمان کەڵکی ئەوەی پێوەیە وتوێتی مەلا چاکی وڵاتەکەمانە باشترین فەقەی منە و ئیستا ئاخرمادا خوێنێ و مەوعیدی ئیجازەیەتی حەزەکەن ئەوەی بۆ دابینەکەی بەڵێ قەراراندا من بکەن بە مەلای مزگەوتی جمهوری بەڵام وەکو حاجی فەرەجی وتبووی ئەگەر مەلا عەلیە مەلا عەلی مەلا و قاری خۆمانە مەلا بێت و ئەوەی تر هیچ کەسێکی تر بە هیچ شێوەیە گوەرناگنەوە نەبێ ئەوە ممتازە ئەگەر تۆ شایەتی بۆ بەیوتوی ئەڵا شایەتی بۆ و ئیجازەی شێمێ و خۆم مێزارێشیە پێشم بەسەرا و خۆشمە هێنمە مزگەوتی جمهوری لە وەرای ئەمەوە لەکەی هەڵەبجە مەلایەکی تریان داناوە بۆ مزگەوتی جمهوری تێگەی شعر دەکەم ئەم دەنگ و باسە بڵاو بووە لە بازارڕا هەرایەک دروست بوو لە بینی کۆکۆیەکانی ئێمە لەسەر مزگەوتی جمهوری
حتا خێڵە چواردە ماڵیەکە وتبوویان ئەگەر دەرەخەتی کۆکۆیەکان نەهاتین و چاری حاجی فەرەجمان نەکرد با بێ ئەو فەقێ لە مزگەوتا بێ لە حوجەکەیە بێ ئافرەتێک تەرتیبەکەین و سینیە خواردەمەنی عین بەدەستەوە بیبا بۆ ژووری حوجرەکەی لەوە هاوار بکە بقڕێنیان فەقە پەلاماریە تا ئەو حەدەیە مە ناڵین تا ئەو حەدە دژایەتی تا ئەو حەدە دژاتە منیش کە وەزە گەیە ئەم دەنگ و باسە هاتم تازیە بوو لێرە لە کۆکۆی لای خۆمانە وتم برا من خۆم ناکەم بە کتکە نەوتینەی عەشیرەتەکەم من مەلایەتی ناکەم بۆ ئاگاداریتە نهائیەن کەس دیفاع لە من نەکا و بە هیچ شێوەیە من مەلایەتی ناکەم بڕیارمدا بە تاریخ مەلایەتی نەکەم وەڵا ئیمام تابووریەکیان بۆ دۆزیمەوە لە کەرکووک على ئەساس بچم امتحانی ئەو ئیمام تابووریە بم چەند فقێکی حەنەفیم لەبەر کرد و چەند شعرێکی جاهلیم لەبەر کرد 200 شارێک ئەخۆم ئامادە کرد بۆ امتحانی ئەو ئیمام تابووریە لە کەرکووک لە ئەخیرە لە خلالی ئەمە ئەم دەورەیەمان بۆ کراوە دەورەی خاص بێ ڕیجالی دین دەورەکە ئەعلان کرا کە ئەکرێتەوە لە هەولێر و لە کەرکووک و لە بەغا بەڵێ دەورەکە هەموو فەقەی مزگەوتەکانی سلێمانی و هەڵەبجە و کەرکووک و بەغا نزیکەی 1600 فەقێ بەشداری دەورەکان کرد ئیمتحانەکان کرد نەک دەورە ئیمتحان امتحانێکی بە کالۆری لە موسای دوی کولیاداوە کە ئیمتحاندرا 600 کەسی دەرچوو ئەوی تری کەوت ئەوەی کە کەوت ڕۆی تەواو حسابی نەما ئەوەی کە دەرچوو 600 کەسەکە دەورەیان بۆ کردینەوە بۆ ماوەی 3 مانگ دەورەی چۆنێتی دەرزوتنەوەی مەکتەب و ئەم شتانە دەورەکەمان بینی و تاعین کرای بە مامۆستای ئیبتیدایی بەڵام بە 20,000 بە 20 دینار خەریجی دار بە 18 دینار تاعینەکرا ئێمە کردیان بە 20 على ئەساس خەریجی دارالمعەلمین مەبەستە بەڵێ 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 بوون بە مامۆستا و تقریبا نزیکەی تا 40 ساڵی مامۆستایەتیمان کرد و دوایی حاڵی تەقاوت کراین بەم شێوەیە مامۆستا ڕووداوی دڵتەزیان لە ژیانی هەموو کەسێکا بێگومان ڕووەدا ماشەڵڵا جەنابیش و تەمەنێک و بەڕێ کردووە چ ڕووداوێکی لە ژیانی تۆیان ڕوویا بێ کە هیچ کات لەبیرن نەچێت کاکەجان ڕووداوێکی زۆر زۆر سەرسوڕهێنەر و قرس بەسەر منە هات من مامۆستا بووم زعیمستیق هات داخلی هەڵەبجە بوو کە داخلی هەڵەبجە بوو کتابی هێنا بوو کە من نەقڵ بووم لەگەڵ جەماعەتێکە یەکیان ئەمرا عوسمانی سۆفی شەریفی ڕەفیقمە بوو یەکیان مامۆس شازیز بوو 5-6 مامۆستای تر بوون ئەمری نەقڵی هێنا بوو بۆمان نەقڵ بووین بۆ سلێمانی ئەمەش قافڵە ڕێکەوت و سواری سارە بووین و لەگەڵ قافڵا بەرەو سلێمانی ڕۆژین بەرەوە وەزیفەکەمان کە من نەقڵی مەکتەبی ئەیوبی سلێمانی بوو بەڵا عوسمان نەقڵی مەکتەبی شەو بوو بەڵێ ڕۆژین لە سەیسا قافڵەوە سا کە على ئەساس تا ڕێکەکەوە و ئەمسەر و ئەوسەر لەوێ لە چایخانەیەکە دانیشتبووین ئەم مەجموعە مامۆسایە کە نەخلی سلێمانی بووین بەرەو سلێمانی ئەڕۆین لەگەڵ قافڵا لە چایخانەیەکە ئاوکو بوو ئەم دانیشتنە دانیشت بووین ئامیر فەوزی مزەلی مەسئولی عەسکەرەی سەیساغ بوو ئەم ئامیر فەوزی میزەلیە خۆی و جێبەکەی هاتن و لەبەر چایخانەکەوە سا و ئامیر فەوز دابەزی و هاتە پاڵی من ئەوە ڕووی تێکرد وتی ئەنتە عەلی قادر ڕەحمان وتم نا دەستی کرد بە باخەڵیا و نووسراوێکی دەرهێنا کە ئەم نووسراوە ئەو وەختە من بەسەر سەربەپارتی بوومە نازەیەک لیژنەی ناوچەی هەڵەبجە نووسیوێتی بۆ لیژنەی ناوچەی سەیساق کە کادیرێکی بلیمەتمان بۆ ناردن فڵانە کەس بە ناونیشانی بە ناونیشانی جوانڕۆ ناوەنهێنیەکەم جوانڕۆ بوو بە درێژی نووسیوانە ئەم نووسراوە لەو ڕۆژای ئەمە لە سەیساق بین و بەرەو سلێمانی خانووی مەسئولەکەی سەیساقان ڕووخاند بوو ئەوان دەست کەوت بوو کە دەستیان کەوت بوو دەی سوالای کردبوو لە با بڵێن ئاسایش و ماسایشی خوان و توان وڵا ئەوە ئەو زەلامەیە کە دانیشتووە لەو چایخانە بە ئامیر فەوزی میرزەلیان وتبوو ئامیر فەوزی مزەلیش هاتوتی ئەنتە عەلی قادر ڕەحمان وتم نەعەم
نووسراوەکەی دەرهێنا بە کوردی نووسرا بوو بەڵام مۆری پارتی پێوە بوو وتی اقراها وترجمها بالعربي یعنی ئەو نووسراوە خەتەرەی خۆ بیکێ بە عەرەبی بۆی خۆم بیکەم بە عەرەبی بوو ئەی تۆ چی وکرد مامۆستا وەڵا کردم بە عەرەبی بەبێ خیانەتیان ڕێک و پێک بەڵام تەسلیم بووم کە من ڕۆیم کۆتاییم هات کۆتای حیاتم هات ئەمە نزیک ساڵی چەند مامۆستا ئەمە 61 بەڵێ کاکە گیان ئالەم وەختا ئیتر جاخە ئینسان کەوتە ئەمری واقعۆ غیرەتی ئەیگرێ زۆر عازز نابێ و زۆر متاسی نابێت باوەڕ بکە خۆم بەرگەمەگەر ڕەفیقەکانم دەستان کرد بە گریان کە ئامیر فەوزی میزەلی وتی ئەڵڵای تڵا هەڵیسان و سواری کردن لە پێشی خۆیان و بردمی بە بەردەمی 8 دەبابا و بردمیە ژێر زەمینی یەک ئامیر فەوزی میزەلی خۆی و ڕەفیقێکی پێوتم وتی هەرچی لێ ئەپرسم ڕێک جواب نەیەتەوە ئەو 8 دەبابە دامانە بەردەمیای بمە سەر پشتە وتم هەموو شتێکە بەڕێکی جوابە بوو لێی پرسییم لەکەیەوە پەیوەندی لەگەڵ ئەم حیزبە جەهانمەی خۆتانە پارتی وتم ئەمە خەوە من خەبەرم ئەبێتەوە لە شوێنێکی ترا خۆمە بینم من خەوە بینم هەروتی و هەر من وتم خەوە بینم تیکراری کردەوە من وتم خەوە بینم خەبەرمە بێتەوە مەواقع نییە جوابیشی بۆمەوە من لە خەوە بینم ئەمە من نیم ئەمە من لە خەوام هەروتی و هەر من وتمەوە هەروتی و هەر من وتمەوە سەری سڕماوتی ئەرافی جەبینێک تلێسم وتی تەلێسمێک لە ناوچاوان تا بینم تۆ وەکو بڵێ بەری چدارێکی چی تۆ ئاوا تێگەی منیژتم من خەریجی مەدارکی ملحق بە مەعابیدم یعنی خەریجە حوژەی مزگەوت یعنی فەقێ دەورەیەکمان بۆ کرایەوە ئیمتیحانماندا 3 مانگ دەورەیان پێبینین تاعینیان کردبین بە مامۆستا ئێستا من مامۆسام و نەقڵ بووم بۆ مەکتەبی ئەیوبی سلێمانی ئەچم بەدەم وەزیفەکەمەوە وتی ئەواتە لەسمەکە ڕوون بووە تومەس ئەم ئامیر فەوزی میزەلێ خۆی کوڕە مەلایە خۆیان مەدرسەیان هەیە حوبێکی مەدرسە و مزگەوت و مەلایەتی و دین لە دەرونیاتی وەرای وەزیفە جەهانمیەکەی کە ئامیر فەوزی میزەلیە تێگەی وتی ئەوەتە لەسمەکە ڕوون بووە من هیچ ناکەم لە تۆ بەس کێ ئەناسی لە پیاوێکی شخصیەتێکی گەورەی جەماعەتی فورسانە کە پرسی پێ بکەیت و جوابی باشە بۆ باتۆ وتم کۆخەعالی کۆخەعالی خۆمان فورسان بوو کۆخەعالی کۆکۆیی ڕێیسی فورسانەکان بوو عەریف جرەتێکی لیا عەریفە هات وتی ئەم برخێ بە کۆخەعالی سلووکی مەلاعەلیمان باتی بزانین چێ بزانی چێ بەرێکی دارێکە وڵا کەگا بگویانەی کۆخەعالی وتبووی ئەگەر قافڵەیەکم بۆ ڕێک خەن من یەم لە شوێنەکەی مەلاعەلیە دامنێن و ئەو بەڕڵاکەن ئامیر فەوزی میزەلی پێخۆش بۆم جوابە حەزی پێ کرد وتی ئەڵڵای تڵە مەلاعەلی هەڵساین و هاتینە دەر لەگەڵمانە سەر کەوت و بەردەمی 8 دەبابەکە تێپەڕیم و بەرەو مزگەوت وتی ئەسڵە بڕۆ مەلاعەلی ڕەفیقەکان و بە تەماو نەماون ئەبەدەل ئەبەد هەمویان لە گریانان لەم کاتا چونکی گویان ئاچوو کردووە بۆ تەقەی کوشتنی من چونکە یعنی مەسەلەکە لەوانە بوو بڵێ لە گومانایە لە ڕاستەقینەی واقعا بوو مۆری کێر و تەسەلی لژنێ ناوچەی هەڵەبجەی پێوە بوو تێگەی هەڵەم چی وڵا گەیشتینە شێر خۆیان بوو شێر تێکەڵاوی ئەمەی ئەکرد لە ساڵی سەیساقا من ساڵ لە سەیساق بووم لەوێ مامۆستا بووم لە شاتی کوردایەتیم بوو على كل حال قينا شيخ لي لشيخ نسلي باشتهاء شيخ نسل ملاعلي كان في السنة الماضية بالسيد صادق شلون إنسان عندك وتي والله جواب يا وبعدين بيو بكردين تكالي كر وتي للرجا من لقلا ركوبيك بو بياكي باش بو اتنازم لشوال لهين بو بيا بيش مرقة بو بيا پێی ناخۆش بوو جوابەکەی وتی ئەسڵە مەلاعەلی بڕۆ مەلاعەلی بە قورئان کە ئەڕۆم بە تەمام لە دۆوە تێم سراوێنن هەر ڕۆیم هەر سراوەندن نەبوو هەر ڕۆیم پێشم کردو و بەرەو مزگەوت سێرەکەم ماڵ شازیز و ئەم مەلا عوسمانی سۆفی شەریفە ئەگرین
هەر لە دوورەوە دەرکەوتمەوە شعزیز ڕای کرد و باوشی کرد بە بنماوتی عەلی تۆ یا من خەوە بینم وتم وەڵام منم وتی ئەی چۆن ئاخر نابێ من بم لەو مۆقیفە ئەوان بە دیاری مۆقیفەکەەوە بن بە دیاری تەرجمەی کتابەکەی هەڵەبجەوە لە ژناوچەی هەڵەبجەوە بوون کە کردم بە عەرەبی بۆ ئامیر فەوزی مزەلی هەمووان حەد لەگەڵما بوون چۆن بەربووی عەلی بۆ خاچی خوا موعجیزەیە وتم وەڵاهی ئیتر بەر بووم ئەو چەند پرسیارێکی لێ کردم وتم خەوە بینم و بۆ بەیانی ڕۆژ بۆ من خۆم شاردۆ لە ماڵێکە ئەختیفام کرد قافڵە ڕێن ناکەوێ بە هەفتەیەک تا قافڵە ڕێکەکەوێ لە ماڵە حاجە حەمەکەریم مامەوە گەی بووە حەمەی سۆفی کاتبە لە نادی و مادیە بەیەکەوە عەرە خواردن و دەم و باسییان هەیە حەمەی سۆفی ڕەفیقی منە لە کاتێکە منی گەر حەمەی سۆفین لە پاڵا بوو وتی مەحەمەد وەختێ مەلا عەلیم گرت تۆ ئاگام لێ بوو تێک چوویت وا بەرڵام کردە بە یەکێ لە قەلەکانم بۆ سەر بڕی ئەویش وتبووی هەردووکیانە بۆ سەرە بەس واس بێ ئەرە وەڵا وتبووی هەردووکیانە بۆ سەرە بڕم بڕیار بێ هەردووکیان ئەم ێوارە بۆ سەر بڕم لە دواییە من مامە و دەرناکەوم لە گەیشت بۆ حەمەی سۆفی وتبووی لا ئارامولا عەلیە خافۆ ڕایح حەما هاوتی برا بۆ دەرناکەوی خۆ لە تۆ ناترسێ ماڵی ئاوا بێ یعنی لە تۆ ئەترسێ بگرێ ئەحواڵی پرسی وتوێتی ئەترسم چوو بێ بۆ کەش وانە چووی بۆ کەش دەرکەوە بەم سەرجادا با ببینێ وەڵا دەرکەوتم لە کاتێکا سەیرەکەم جێبەکەی وەسا لە بەردەمە داوەزی و تەوقەیەکی لەگەڵا کردم و چاچۆنی لەگەڵا کردم ئامیر فەوزی مزەلی اینجا خواحافیزی لێ کردم و قافڵە ڕێکەوت و بەڵام وتم بە حەمەی سۆفی وتم ئەو نووسراوەی لێ بەشک و وەرگری نەمێنە لەلایەن نەمێنە لای وتی دوو خەلەکەم بۆ سەر بڕی محاوەلەیەکەم لێ وەرگرم بەڵام کە کەوتینە ڕێ لێم پرسی وتی هێشا لەم وەرنەگرتووە چونکە موڵەتم نەبووە خەڵکی تری لەگەڵا بووە با فرسەند مێ هەر لێ وەرەگرمەوە ئەلا کولین سوار بووین و هاتین لە عەربەت قافڵە وەستا من لە بنبەردێکا دانیشتم برسیم بوو نانمە خوارد هاوتی ها ملا عەلی تاکل خۆ ئاکل ویاک دانیش دەستی کرد بە ناخواردن لەگەڵ منە لەگەڵ منە هات قافڵەی دەربە ئینتیزاری قافڵەی دەربەنیان کرد قافڵەی دەربەنیش هات چین و گەیشتینە سلێمانی کەچینە سلێمانی من نەقلی مەکتەبی ئەیوبیە مەفروزە بچمە تەربیە لە مدیریەتەوە کتابە وەرگرم و بچم بۆ مەکتەبەکەی خۆم چوون بۆ تەربیە سەیرەکەم ئامیر فەوزی مزەلی لای مدیری تەربیەوە هاتە دەر وتی ها ملا عەلی تڕۆ لیسەی سادەقە و دەربەندی خان ئەی خوایە چوومە ژۆرۆ مدیری با بڵێن مەعاریف موسا سەمەد و شەخسێتێکی بلیمەت و موسا سەمەد وتی تۆی عەلی قادر ڕەحمان وتم بەڵێ وتی وەڵا برا ئەو موعجزەیە لە تۆ بووە لە تاریخا لە کەسا ڕووی ناوە ئەم پیاوە تۆ ئەم پیاوەی کە ئەوەی کە جێڕایەوە بۆ من کەوازی لێ هەناوی بە زووتوێتی بینێ لە سلێمانەیە با نەمێنێ بینێرە یا بۆ سەیساق یا بۆ دەربەنی خان خوا وتم ناچمەوە هیچ کامە نەچمە دەرۆ زاتم نەبوو ئەترسام وەڵا جواب نرد بۆ دەرەوە جواب هەر نهاتۆ ماینۆ قافڵە هەر ڕێک نەکەو بە دەربەنی خان دەی ماوەیەکی پێش و ڕەئیم گۆڕی کە بچمە دەرۆ مەلایەک بوو لە مزگەوتی گەورە پیاوێکی ساڵح بوو پیاوێکی خواپەرز بوو چوون بۆ لای تەفەئولۆ قورئان هەیە قورئان ئەەکەی تۆ ئاەتێک بۆ چبارێک مەسلحەتە ئیشارەتی باتێ پێڵێن تەفەئول بە قورئان چوم حەقاتی خۆم بگێڕاوە وتی وەڵاهی ئیشەکە قورسە خۆ تەفەئول بە قورئان حەدیثە یا ئەسەرێکی لەسەر نییە هەر بووە بە عادەت بەڵام من بۆ تۆ یەکەم چونکە مەسەلەکەی تۆ قورسە بڕۆ عەسر سەرم لێ بەرۆ وەڵا ڕۆیم و عەسر سەرم لیا وتی پشۆ بەدەم وەزیفەکە تۆ نەچی بۆ کەش ئیتر لێوە تقریبا من قەناعەتم کرد کە بچم بەدەم وەزیفەکەمەوە خۆم ڕێ خست کە قافڵە ڕێکە و لەگەڵ قافڵا بەرەو دەربەنی خان بڕۆم بچم نەچم بۆ سەیسار بۆ بەردەمی ئامیر فەوزی مزەلی بچم بۆ دەربەنی خان تۆزێ دوورترم لەو چوون بۆ دەربەنی خان ئەو ساڵە من وەزیفەم لە دەربەنی خان بەسەر برد ئاگا و خەبەر و حیساباتی هیچ کەم نازانی ئەبەدەل ئەبەد چونکە ڕێگەی هاتچۆ نەبوو بە هیچ شێوەیەک خەبەریش نەهات لە ئاخری ساڵا کە وەختی ئیمتحانی نیوەی ساڵ بوو
کاغەزێکی ئەمە لە عوسمانی شەریفەم بۆ هات لەلایەن کابراایکی هاواری وە ئەبوو سمێڵە لێوە بوو خەڵکی ئەوێ بوو هات وتی کێ مەلعالی وتم منم وتی کاغەزێکم و هاوردووی بە سلێمانی باوەڕکەوە بکووک و بڵێ مژدەی بەهەشتم بۆیە ناوی وڵای کاغەزی بۆیە نام سەیرەکەم مەلا عوسمانەیە و نووسیوێتی مناڵێکتان بوو ناونرا مەحموو اینجارە ماڵی خۆتان ساغ و سەلیمن و هیچ دەم و باسێکی خراب نییە و وەزع باشە و ئەمانەی هەموو نووسی بوویتر زۆر دڵخۆشی کردم دیسان هاوڕێ بە وەفاکە و توی لەبیر مامۆ هەتا ئاخری ساڵ لە دەربەنی خان لە ئاخری ساڵایەتر دەوام تەواو بوو گەڕامەوە بۆ هەڵەبجە نەقڵبوومە بۆ هەڵەبجە لە هەڵەبجە لە مەکتەبی حەمدون بووم بە مامۆستا دیسان مامۆستاوە بزانم جارێکیش لە کاتی دەسەڵاتی بەعسایەکێک لەو تەلەبانەی خۆت لە شوێنێ بەڕێوەبەرە بێ لە کاتی وەرگرتنی خواردن و ئەو شتانە بەبزانم تۆ ڕۆی بۆ لای زۆر ئەترسی نازانین تەلەبەی خۆتە ئەوە چۆنە بێەوە بەسەراتە ئەوە بۆم گەڕایەوە معتەسم ناوێ بوو تەلەبەی خەڵکی دەرەقەی سەر بوو لە خەرپانی من سنفی شەشم پێ تەواو کرد بوو ئیتر ئەو لە فترەی زەمەنا خوێندبووی و دەرەجەی باشی هێنا بوو تەعین بوو بە مدیری ئەو مەوقعە لە سلێمانی کە ئاردی تیابەشەکەن ساڵی چەند؟ ساڵی گەڕانەوەی ساڵی نەوەدەکان کە گەڕێنەوە لە ئێران دوای دوێ کۆمانە کە گەڕێنەوە لە ئێران وتیان ئەوە برسێتی بوو پارە نەبوو مەعاش نەبوو ئاردوو ئەمانە گران بوو وتیان فەردەیە ئارد ئەرێوەوانەی هاتوونەتەوە لە فڵان مدیریەت من چوون بۆ مدیریەتەکە سەیرەکەم قەڵەباڵغە زۆر قەڵەباڵغە لە حەد بەدەر بڕوا ناکەم بەرم بکەوێ گەڕامەوە وەختێکە گەڕامە و قەڵەباڵغم بەجێڵان سەیرەکەم لە دۆوایکە بانگ مەکە گەڕانمی وتی لە ژۆرەوە بانگ دەکەن منیش ترسام وەم زانێ ئاخۆ تەقریرێکم لێ دراوە ئاخور تۆهمەیەکم خراوەتە سەر بۆچی بانگکرێ منم بکاتە کە ڕۆیم لەگەڵ شەخسەکە و لە دەرگاوە چوومە ژوورۆ زەلام ناکەنە ژوورۆ یەکەیەکە نەبێ و قەڵەباڵغە 1000 ملیۆن کەسی تایە چوومە ژوورە و سەرەکەم ئەفەنەیەکی قۆز هات و دەستی کردە ملم و ئەم لەولای ماچ کردم و وتی مامەسا نامناسی تۆ وتم نەبەخوا ناناسمە وتی معتەسەمی تەلەبەی خۆتم دەرەقەی سەری لە خەرپانی اینجا منیش ئەو ماچ کرد و احتراماتم نواند و ئەو نواندی و نواندم و وتی چاوم پێکە و تۆم ناسیوە کە ڕۆیشتیت زەلامێکم نرد بە دوات تا بگەڕێنێتەوە بۆ ئەوەی من خێروبەرێکە پێ بگەێنم فەردەیە خۆی یەک فەرداردانە برنجە هەر نێدا فەردەیە گەنم و هێن ئارز و فەردەیە برنجی بۆ خسمە سەر سیارەیەک وتی لەگەڵ ئەم مامۆسا بیگەیەنەوە ماڵی خۆت وەرەقەیەکی دامێ بۆ جاری تر بچمەوە بۆ لای بەڵامی تر نەچوومەوە بۆ لای عەزەمەتم نەیەنا هەمتر بچمەوە بۆ لای نەچوومە لە محتاجم هەر نەچوومەوە بۆ لای وڵای تر ئەو چاکەیەم بەو تەلەوەیەوە بینی وەفاداری تەلەبەیەک بۆ جەنابوو مامۆستا کاتی زۆر کەممان ماوە بەس پێم خۆشە دوای ئەو هەموو تەمەنەی ماشاءالله بەڕێوە کردووە نزیک 80 ساڵ تەمەنێک ئامۆژگاری و بۆ گەنجانی ئەم سەردەمە چ شتێکە؟ وەڵاهی ئامۆژگاریم بۆ گەنجانی ئەم سەردەمە تەنها و تەنها بریتیە لە ئیلتیزام بە شەریعەتی خوا ئیلتیزام بە شەریعەتی خوا و بە یاسای خوا و بە ڕەزامەند ڕازیکردنی خوا لە خۆ ئەوە وەسێتی منە بۆ هەموو گەنجێک چونکە هەر ئەوەیش ئینسان ڕزگارەکە لە دنیاش هەو لە قیامەتیشە خێروبەرە بۆ دنیاش و بۆ قیامەتیش ئەو بنیامە کارێ بکە خوا لە خۆی ڕازی بکە لە شوونی حیاتە هەر ئیشێکی هاتە بەردەم بیرێ لە خوا بکات و بزانێ ڕەزامەنی خوای لەسەرە ئەگە لەسەری بوو بیکە ئەگە لەسەری نەبوو نەیکە ئەوە مامۆستا لە ساڵانی بەتایبەت پێشنەوە دەکانە چەند قوتابیەکی جەناب و بەتایبەتێکی لەوانە کاک حاجی فاروق بۆی باس کردم کە جەناب بڵێ لەگەڵ مامۆستا عوسمانە لە مزگەوتەکانە لە کاتی مناسەباتەکانە مەولایە ساڵیتانەوتەوە بڵێن ئێستا هیچ کۆپلەیەک و بیر ماوە نمونەیەکی کەم بۆڵم بەڵێ مامۆستا
يا ربي بالمصطفى بلغ مقاصدنا واغفر لنا ما مضى يا واسع الكرم. مولاي صل وسلم دائما ابدا على حبيبك خير الخلق كلهم. أمن تذكر جيران بذي ثالم فزشت دمعا جرى من مقلة بدم. مولاي صل وسلم دائما ابدا على حبيبك خير خلق كلهم. أم هبت الريح من تلقاء كاظيمة وأومض البرق في الظلماء من نظم. مولاي صل وسلم دائما ابدا على حبيبك خير خلق كلهم. مامۆستا یەکێک لەو دوو هاوڕێی لە هەڵەبجا زۆر بەناوبانگن هاوڕێیەتی تۆ و مامۆستا عوسمانە کە بەداخەوە بەوەی تەندروستیوە نەیتوانی بەردەوام بێ لەگەڵمانە لە بەرنامەکە. تۆ چی هەیە بە مامۆستا عوسمان کە ئێستا تەمەنێکی بەسەر بردووە ماشاءالله و خی گەورە لەش ساغیکە بە پەیوەند دروستبوونی پەیوەندی خۆم و مامۆستا عوسمانە بۆ بجەڕمەوە. بەڵێ من فەقێم لە پریس بەڵێ بەڵێ فەقەم لە پریس چەند فقەیەکی زۆری تایە لەو کاتە خەڵک زۆر فەقە زۆر ڕووی تێکا مامۆستا عوسمان مەلایەتی شاکە فەقێ بە برسێتیش لێوە قراگرێت نزیکەی 10 ساڵێمە من و مەلایەتیفی بامۆکی و مەلا عومەری ڕەشاوی ناوی هەردووکیاندان بیستووە تقریبەن 10 ساڵ لە پریسا ماینەوە. مامۆستا نزیک ساڵی چەند تقریبەن ئەو کاتە؟ وەڵاهی لە 50کان بەوراوە هەتاوەکو تقریبەن 60کان. بەڵێ بەڵێ لەو پریسە ماینەوە لە خزم مامۆستا عوسمانە حتا ئاخرمادەمان خوێندبوو دەوایان لێ کردین بینە مەلا ئیجازە وەرگرین وتمان با خۆمان بێڵینەوە بزانین سێر لە چێوە دەرەچێ هەر ئیجازەمان وەرنەگرت و ماینەوە. ئەنجا لەم پریسەوە جاری وا هەیە نانی پریس بەشمان ناکا بۆ خواردن فەقەکان هەر جاری یەکێکمان ئەچین لە هانە سوورە ڕاچەی نان ئەەکەین نانی هانە سوورە ژێرینەوە بۆ خواردن کە من هات شوێ هانە سوورەکەم ئەم مەلا عوسمانی یوسۆفی شەریفە ڕای سپارد بە شوێنی مناوتی بێ بۆرام ئیشێکی زەرورم پێ مامۆستا مەلا عوسمان. منیش هاتم لە باوکەچەک و چووم و دانیشتم و دوای خێراتم و ئەمانە تەعاروف و ئەمانە وتی عەلی تۆ ڕاتبی هانە سوورەیە کردم تی ماڵی شێخ حەمەڵ ئەچوویتە ماڵیان و نانی وەرەگرت وتم وتی کچێکی هەیە هەیبەی ناوە دیت وتم ئەرە وەڵا مامۆستا عوسمان دیم و ماشەڵڵا مەلایکەیە کەس نییە تومەز ئەمە عوسمان ئەیەوێ داوای ئەم کچە بکە تێگەی لە ڕێگەی منۆ منی گوتم وەڵاهی ئەرە وەڵا ئافرەتێکە ماشەئەڵڵا حکومانی چواردە ئەدرە و شێوە نەچوان عوسمانەگەر بدنێ بڵام چیتە لەوە پیرۆستتر نییە لە دنیا. وتی وەڵای عەلی بۆ مەبا کردی دەیتر بزانین خوا چیەکە دەی کاشی بە عەمەل هاوەکو ئەڵێ مامۆستا عوسمان وا بزانم هەر داوای نەکرد نەچووە داواکردنیوە چونکە قەناعەتی نەبوو بێنێ ئەمە بوو بە هۆی تێکەڵی من و مامۆستا مەلا عوسمان ئیتر لە هەر کایەکە من باتماوە و خەڵکی باوکەچەک بوو منیش لە ماڵی کاکەم بەخێوە بووم بە فەقێتی ئەهاتمەوە لە ماڵی کاکەم بیزانێ من هاتوومەتۆ ئەها بۆ لام و من ئەچووم بۆ لای ئەو تێکەڵ ئەبووین و هەنێک زیارەتی یەکتریمانە کرد زیاد لە حەدی خۆی و ئەمانە تا ئەوەی کە تەعین کرای ئەو دەورەمەمان بۆ کرایەوە کە دەورەکەمان بۆ کرایەوە چون بە دەورەکە لە هەورێر ئیمتحانماندا لە مستەوای 2 کولەی ئاداوە ئیمتحانێکی وەزاری من و مامۆستا عوسمان خۆی 1600 کەس هاوبەشی کرد لە دەورەکە بەڵام 700 دەرچوو 1000 کەوت قورس بوو ئیمتحانەکە من دەرچووم لە مامۆستا عوسمانیش هەر دەرچوو لە ئیمتحانەکە
دوای 3 مانگ دەورە تاعینیان کردین بە مامۆسا ئەو لە سازان من لە خەرپانی بەڵام دائیما و هەمیشە ئەوەنە یەکترمان خۆشەویست ئەگەر لە نیوەی ساڵە بۆ نمونەی گەرمۆ لە نیوەی ساڵە ئێمە مەدرسەمان بەجێڵا بوو هاتووینەوە بۆ هەڵەبجە مامۆستا عوسمان دیار نەبوو لەگەڵ مەراحەمەی بامۆکیا لێماندا چوون بۆ سازان بە شوێنە بۆ ئەوەی ئەویش وەختێکی بێتەوە بۆ نەهاتۆ ئەو کەژ و کۆسەرمانە دابەر تەنها بۆی بگەینە مامۆستا عوسمان و هاوڕێتیەکەمان بەردەوام بێتەوە ئەمانە وەڵا چوون و لەوێ سیرەکەی خۆی ڕێخسۆش خەریکەیەتەوە بۆ هەڵەبجە بێکۆ هاتینەوە بۆ هەڵەبجە و ئتر بەردەوام ئەم سێ کەسە من و مەلاحەمی بامەکی و ماوسە منە عوسمان یعنی معدل یا لە ماڵی ئێمە یا لە ماڵی ئەوانیا لە ماڵی مەلاحەمە هەڵس و کەوتمان بووە و خواردن و تەرتیبات و وەزم و ڕزم ماڵی هیچ ماڵی هەر کامان هی ئەوانی تریشمان بووە بەو شێوەیە لەگەڵ مەلا عوسمانە هێنام بەڵام ئەتوانم بڵێم هیمەتی گەورە لای مامۆستا عوسمانە دەلیلیشم هەیە دیتان لە سارەکە هیچ کەڕەتێکیان لە پێش و سوار نەبوو کاتێکەوە بزانم تۆزێک گەورەتریشە لە من مەفروزە ئەو سوار بێ کورە مارەکەی دنیای لەگەڵاکەم ناچێتە پێشەوە بەخوا تۆ ناسمە پێشەوە بێت تۆ بچیتە پێشەوە یعنی ئەوەنە با بڵێن احتراماتی هەیە بۆ من ئەیماوەسا تۆ چەندێک ئەو خۆشەوێ چەندێک احترامی تایبەت یەگری وەڵڵاهی من ئەوەنە خۆشمە بێ بڵێن بینی بەقە برایکی دایک و باوکی عوسمانم خۆشە بێت ئەرە وەڵڵا تەحموولەکەی خوانەکەین ئینشاءڵڵا تەمەنی درێژ بێ ڕۆژێ لە یەکدا ببڕێن وەڵڵاهی لە یەکدا بڕێن ئەوە تا هەموو جارێ خۆمان باسیەکەین ئەڵێن یاخوا بە یەکۆ بمرین لەگەڵ مەلا عوسمانە بە یەکۆ باسیەکەین ئەگەری ئەو بە منەڵێ عەلیت خوا هەتی و مەخە من بە ئەوەڵەم عوسمان خوا هەتی و مەخە ئەجا کەواتە ئەڵێ یاخوا هەردووکمان بەیەکۆ و لە هەفتەیەکا بمرین لە ڕۆژێکا ئەگەر نەبوو لە هەفتەیەکا بمرین ئەوە خی گەورە تەمەندرێشتانکە بێوەی بیاخۆ سلام بیاخۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست ڕاستی تەمەنی ئەم جارەمان بە گێڕانەوەی چیرۆک و بەسەراتی دوو کەسایەتی دیار و خۆشەویستی شاری هەڵەبجە دوو مامۆستای ئاینی و دواتر مامۆستای قوتابخانەکانی شاری هەڵەبجە بەم شێوازە کۆتایی هات بەداخەوە بەهۆی ناجێگیری باری تەندروستی مامۆستا عوسمانەوە نەمانتوانی تا کۆتایی بەرنامەکە هاوڕێیەتی مامکات تا بەرنمەیەتر و بەیەگەیشتنەوەیەتر بە خواتان ئەسپێرم خواتان لەگەڵ